بسم الله، الحمد لله، الصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. اللهم رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقهوا قولي. عزيزي خوم، براو خوشی مسلمانی خوم، لهر شوێنێکی سەرزەویت سەڵام و ڕەحمەت و بەزەیی خوای پەروەردگار بژێتە سەر خۆت و خانەوادە و مردووی مسلمانتە. شتێکەیە زۆر گرنگە، یاسایەکە لەو یاسایانەی موسا عليه الصلاة والسلام کە ئێمە فێر ئەکا ثم تولى إلى الظل فسقى لهما ثم تولى إلى الظل. مەڕەکان ئاو ئەدا و پاشان ئەچێتە ژێر ڕۆخی سێبەرێک. ئەمە چی من فێر ئەکا و چی مسلمانێکی وەکو تۆ پەروەردە ئەکا لەسەری کەوەها تێبگەین. خۆشترین یاسای ژیان ئەوەیە بەلاشە ئیش بکەیت. چۆن؟ کاتێک موسا عليه الصلاة والسلام ئەم هاوکاریە گەورە پێشکەش ئەکا، ئەچێتە بن دارەکەدا ئەمشێ و چاوەڕێی پاداش ناکە. هەر کەسێک لە ئیسلام تێبگا، لە دینی موسا و محەممەد عليه الصلاة والسلام تێبگا، زۆر بەجوانی لەوە تێگەیشتوو ئەبێت. ثم تولى إلى الظل يعني چی؟ يعني من نفسیەتم بەرزە، چاوەڕێی پاداشتێکی سەریع ناکەم لە تۆ کە چاکەیەکم بەرامبەرت کردووە. مسلمانی ڕاستەقینە ئەوەیە کاتێک کە قەرزێک ئەدا بە مسلمانێک، هاوکاریەکی بۆ خوا ئەکا، ئیشێکی لەگەڵ ڕائەپەڕێنێ، دەستگیرۆیی ئەکا، نەیداتە چایەوە. چۆن؟ بۆچی ئێمە چاوەڕێی ئەو بانقە گەورە ناکەین کە دوو ڕۆژی تر لە قەبر و قیامەتی خۆمان وەری ئەگرینەوە؟ چاوەڕێی ئەو ڕۆژە نەکەین کە وەها خوای پەروەردگار کۆمەڵە عەبدێکی هەیە کە مخلیسن ئیشیان بۆ کردووە، لە پێناو ئەو ئیخلاسە ئەیان خاتە بەهەشتەوە؟ چۆن؟ عەزیزی خۆ، ئەزانی کەسێکەوەها ئیش بۆ خوا ئەکا، پێغەمبەر عليه الصلاة والسلام ئەفەرمێ ما كان لله يبقى وما كان لغيره ينفد. تۆ ئەزانی ئەگەر ئیشت کرد بۆ ئەوەی کە خەڵک وەسفت بکا و دەستخۆشیت لێ بکا و دەست بەجێ ئەمڕۆ بەرمونە دیارێکە بێ بۆ ماڵە دوو ڕۆژتر ئەو دیارێکە بۆ تۆ بێنێتەوە، تۆ هەر لە دنیا پاداشتەکەت وەرگردەوە. ئەزانی چەندێ ئینسان نەفسیەتی بەرزە کە سیارێکی جوانی پێیە، ئەبینێ سنقە شڕێکی تەماتە لەسەر جادەیەکی گشتی کەوتووە، ئەوەستێ و سنقە تەماتەکە بۆ خوا لا ئەدا. ئەزانی چەندە خۆشە کاتێک کە پەکەوتەیەک لەسەر شەقامێک زۆر ئەترسێ لە سیارەکان، پەرژینێکی بۆ دروست ئەەکەیت و بەدەستی خۆت ئەیگری و ئەو پیرە ئەپەڕێنیتەوە، یاخود مناڵێکی بچووک پۆلیەکی سەرەتاییە لە شەقامێکی گشتیا وەستاوە ئێوێ بپەڕێتەوە جەنابت لە کاتی خۆت ئەکوژی، ئەو مناڵە کە جگەرگۆشەی دایک و باوکێکە و چاوەڕێی ئەکەن ئەیپەڕێنیتەوە. وەرە با فێری یاسای ژیان بی. ثم تولى إلى الظل. با مردی خوابی بچینە ژێر سێبەرەکە داشین و چاوەڕێی دەستخۆشی لە خەڵک نەکەین. چاوەڕێی ئەوە نەکەین خەڵکێک بێ بەشان و باڵمانە هەڵدا، دوو ڕۆژی تر ئەم بەشان و باڵ هەڵدانە ماڵمان کاولکا لە قەبر و قیامەت. ئەزانی ئەو کەسێکەوەها ئیشی نەختینەی قیامەت ئەکا زۆر دڵی خۆشترە لەو کەسەی کەوەها بەردەوام چاوەڕێتی وەڵا من قسەی خێرەکەم خەڵک دەستخۆشیم لێ ناکە، من ماڵم لە فڵانە شوێنە خەڵک سرم لێ نادا، من فڵانە کەس چەند جا چوومە ماڵی ئەو نایە، من چەند جا فڵانشتم بە فڵانە کەسوت ئەو نەسیحەتێ من ناکە. تۆ بۆ خوا کردوتە، فێری یاساکەی موسابە. ثم تولى إلى الظل. بچۆرە ژێر سێبەری ژیانی قیامەت. هەر کەسێک بچێتە ژێر ئەو سێبەرە، چاوەڕێی پاداش لە ئەڵڵا بکە. هەر ئەو چوونە ژێر سێبەرەی موسا وای کرد. دوای ئەوە یەکێک لە ئافرەتەکان بە حەیا و حرمەتەوە دێ ئەڵێ باوکم بانگت ئەکا بۆ ئەوەی پاداشت بکە، پاداشتەکەش بریتیە لە عەقدێکی 10 ساڵی درێژخایەن، بوو بە خاوەن ماڵ و سەرۆت و سامان و بوو بە خاوەن خێزانی خۆی کە کاتێک چووە ژێر سێبەری دارەکە سکی خاڵی بوو، وتی ربی لما أنزلت إلي من خير فقير. یا الله، من وەکو عەبدێکی عەبدەکانی تۆ داماوێک لەو داماوانەی کە هەوڵ و هیمەتمان ئەوە بێت لە قیامەتا بە چاومان ڕۆشن بێ، وامان فێر بکەی بچینە ژێر ئەو سێبەرەی کەوەها بەردەوام بڵێن ربی لما أنزلت إلي من خير فقير. لەبیرت بێ ئەو سێبەرەی موسا یاسایەکی گشتیە بۆ ژیان. تکایە زۆرێ لە ئیشەکانت بە بەلاش بکە، چاوەڕێی پاداش مەکە، چاوەڕێی دەستخۆشی پێشوەخت مەکە، چاوەڕێی ئەو ڕۆژە بکە خوای پەروەردگار لە قورئانە ئەفەرمێ
ونخرج له يوم القيامة كتابا يلقاه منشورا ورد درشتي كدوة كانت نسراوة هل وكو لحديثك صحيح شاهات في غمري أكرم عليه الصلاة والسلام فربيه مسلمانك لبر أوي دارك ري مسلماناني عزيز أدا لايدا سپاسی خوای لەسەر کرد خوای پەروەردگار لەسەر ئەو دارە دوای طبعا مەقامی تەوحید و ئیمان و عەقیدە و بیر و باوەڕ خوای پەروەردگار لەو عەبدە خۆش داوا ئەکەم لە خوای پەروەردگار من و ئێوە فێر یاسایەکی گشتی بکە کە یاسای موسایە ثم تولى إلى الظل ربي لما أنزلت إلي من خير فقير خوای پەروەردگار خۆمانە دەینە ژێر ئەو سێبەری موسا عليه الصلاة والسلام و هەشتێکی شتۆ بۆ ئێمە بینێری ئێمە فەقیر و ڕوت و ڕەجاڵی بەردەم دەرگەی ڕەحم و میهرەبانی تۆی داواکەم لە خوای پەروەردگار لێتان خۆش بێ ماڵ و مناڵتان عاقیبەت خێر بکە لە نەخۆشی و ناخۆشی بە دوورتان بگرێ ئیمانتان سەڵامەت بکە لەو کاتەیە بگەڕێنەوە بۆ لای ئەڵڵا کە خۆشترین ساتەکانی تەمەنتان بێ دەم بە خەندە و لێو بە لا ئیلاهە ئیلا الله ئینشاء الله. والسلام عليكم ورحمة الله وبركاته.